پیاوێک هەیە لە میسر محمود شعبانی ناوە سجنە تقریبا حەوەش ساڵە لەم بینایە محکەمەیان کرد 15 ساڵیشان بە غەدردا بەسەریە لەبەرەوەی دژی ئەم دەسەڵاتەی ئێسەی میسر جا ئوستازی بەلاغە بوو لە جامیعەی ئەزهەر و شەیخی مەسجدیش بوو مزگەوتێکی هەبوو خوتبەی تیادا تەمەن یەکەم جار تا ئێستا 4 جار گیراوە دوو جاری بەر بووە بەزەم دوو جارەیە خیر بە دوای یەکە لەسەرێک حکومیاندا هێشتیانەوە پار 15 ساڵی بۆ تازە کرایەوە جا جاری یەکەم جار کە بەرە بێ بوهتانی بووەکەن ئەڵێن کە خۆی گیراوە ماڵ و مناڵەکەی خەڵگەوەنەی پارە بۆ بردووە دەوڵەمەند بوو ئەوەی پێڵم ئەوەیە کە بەرە بێ پرسیاری لێکەن ئەڵێن وا بووە ئەڵێ سوێن بەخوا وەسیەتم کردووە ئەو ڕۆژەی کە بردویان بۆ ماڵ و مناڵەکەم کە 1 دینار لە 1 بەشەر وەرنەگرم کە خۆشم چوومەتە سجنەوە کەسیش نییە بیانژیێنێ 1 دینار لە 1 بەشەر وەرنەگرنواڵێ کەسێک بێن وەریگرت بێت بەڕاستی ئەوە شایستەیەوەیە کە تۆ بە زۆریش بێبییتێ لە پێناوی دینی ئەڵڵایە جەلە جەلالوی بەسەراتوە حتا لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیە کە کۆمەڵی قسەی حەقەکە مۆزیعەکە پێڵێ ناترسیڵێ نە ئەوە جانتاکە ماڵێ هێناومە لە ستۆدیۆ بمبەن بۆ سجن ئەم قسانەکەم و چیژەی باب بێ ئەشڕاتە دەرەوەی بن لەو کاتەوە تقریبا 90 ساڵە هەر لە ژوورەوەیە وەکوتم 15 ساڵیشیان بۆ تازە کردەوە وێ بەڕاستیانە کەسێ ئەوە عیزەتی نەفسیە تەنەزول ناکە بۆ ماڵی دنیا بۆ پارە و بۆ سەروەت و سامان چاوی شۆڕ نییە و ناچێ بە خەڵک بڵێ کورە ژیان سەختە و کورە بەخوا من مەشغوڵی ئەم دینەم و کورە ئێوە تۆ ئەم دینە بۆ سەر ناخەن ئێمە بەسی چییە؟ بەسێ پارەم بەرێت تۆ ئەم دینە سەرخە من مەشغوڵی دین بێ پارەکە بێ بە من دینەکە لەڕێی منەوە سەرخە بەسی ئەوە قەرزارم و کورە بۆم بنەوە و هیچ نەبێ و ئەگەر من بڕۆم خەریکی قەرزدانەوە بمە وەختە کەس نییە دینتان فێرکاوە بۆ لەو پێشتەوە پەکمان کەوت بوو کەس نەبوو فێرمانکە ئەیوانە وە سێرەکەی بۆ شێوە خۆی زەلیلەکە چاوشۆڕەکە کامە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ هەر عەبدێک دەرگایەکی داخوازی ماڵ لە خۆی بکاتەوە الله جەل جەلالو دەرگایەکی تری فەقیری بەڕوا ئەکاتەوە جا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ئەمە سوێنی لەسەر خۆ کەس دەرناچێڵی لە هەر شوێنێکات چاوشۆڕی و سەرشۆڕی بکەی بۆ ماڵی دنیا الله جل جلاله دەرگایەکی فەقیری تر لێ کاتەوە یعنی تۆی تر هەتا چیە بی چاوشۆڕ و سەرشۆڕ بی دەرگا بە لەسەر دەرگا لێ تەکرێتەوە بەڵام خۆ بگرە متعفف بە داوامەکە والله جل جلاله خۆی بە فەزلی خۆی دەوڵەمەندێکە یغنیهم الله من فضله الله جل جلاله بە فەضلی خۆی دەوڵەمەندێکە